جواب والله بلا دريان انتو بلا دريان ده تو برا لدرجة كما كاكا ده خويتي ده تو دي درينا كاكا هاو نادي ابني داري او اجتهاد دي بابا فرم كاكا جان شيبه وصل جواب قريب ياك برسالة اللي يقول منو هسي الراس وران جواب مانيتو خالة بكل شوية ويو شن زاري كاكا جنتو جوابي بسالة قيمة برواني كاكا اختان شيو بكر چی توبه؟ بكر من برازاي بكرم حتما نزاني كواتر لك دنياي كخالة بكل شوية خرابي مامو في معاملة لك ما بيتان نعلم عبي ما نالي لا جواب قريب خو عقل لك العام قلت لك يكلم لي باش أيلة. عشان انا الروج يرك بدي ارتوبن أيلة. جول بقرا يقدر قاسي جول ما بقرا اذا كلك شملاي وكاتا انت هرتك ما زرقين ولا تارقي خوش من السجن يا بريب يا مامبلي أنا عيلة كوري تشاكا اخذ بيتان نعلم بس لا كزمه لهم بيا بيتان خم. نايلي والله ولا لا ماما ليك شو هي ماما لا لا عادي كاملة هادي؟ كاكا جا اما زوز باسيتو وكين باو موضوع طاوبيت يق خلاتي جيران بعد بوكر خلاتي قران بايتي فلس دا قرفان ماني يا خوما كاكا دست خوش ببقوا كاكا زوز اخ دكتورة ديرين اخ تداخلك كبوت هذا الموضوع ايك حزم ليته دكتورة جاري علاج درد الرحمة آهي دكتورة چییە کاکە ئەو چییە ئەو دەنگا دەچی بکەم خواوای دەنووس کردم شانسیشم نییە دەنگ خۆشە کوڕەنە وەڵڵا خۆش نییە کاکە گیان ناخۆشە هەر زۆر کاکە ئەرە چی بکرد ئەو جواب نایەتەوە جواب نایەتەوە بە قورعان عاجزە لێمان بە شەرەفم کاکە گیان چی بەخوا گەرزانی چی ئەو دەی ئێوە حیاتان بردم لە خەستەخانەکە لە دەروی خەستەخانەکە ئێوە کردانم بە پەنگەی و شێتان کردم شە دەوێ عایلێکی شێت و شویرن نازام هەر چی لێکەمەوە سەر جاریکەش محاولێکی بۆ کەمەوە واللهی ئەگەر بڵێ شێتن من ڕازەکە من شێتم بەس شێتی ئەوم خێر کێبێ هۆش بێزارکەر و ئیزعاجن ماڵێکی ئیزعاجن شێت و شەبر منیشان شێت کرد بە خۆیانەوە باجەڕستاوە بێ بەشکم وای لێوێ لە ئەخیرەکە شادی لێر باش تا جوابێتەوە مەقامیشکە بۆڵم ئەمە سێگایە وڵا جواب نایەتەوە تۆش نەڵێ کاکە گیان بە قوربانە یەک سێگای بەخوا سەوت زۆر ناخۆشە هەر ئەوە نییە کە خەرفیە ڕۆ چی بکەین کاکە ئاهینە بلە ئاخ بلە ئەمە هەموو شتاقی دوێ بەکنی منەوە خەریکە ئەو دەڵەمە تەقێ بەڵام هەتا تەلەفۆنیشکی بۆکەیتەوە با مەقامێکی خەفەت بڕۆم دیسانەوە بۆی بکەمەوە ئەبێ بۆی بکەیتەوە جاخۆ من ئۆقرە ناگرم نێکێتەوە جواب نەیاتەوە شتێک ڕوویاوە نۆڵە هیچ ماڵە کاکە گیانەوە نەدەمە خۆش نییە آخ صبوحة ترن تن 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 ترن تن 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 کاکە لە پرەکاڵی گرێلەوە چییە؟ چی بکەم خەفەتم زۆرە صبوحة دەبی بڕەوە تەلەفۆن بەڵێ ئەلۆ جابیە دکتۆرە گیان گیان چۆنیش کوور باشی؟ باشم سوپاس فەرموون دکتۆرە گیانەوە تۆ تەلەفۆنە بۆ هەڵناگری ڕجاولێکم ئەوە مەستەد تەلەفۆنما بۆ تۆ کردووە بابە ئێوە عایلێکی نەخوێنەوارن شێت و شەبر هەر منتان شێت کردەوە چێوە مناڵانە دکتۆرە گیانەها یەک فرسەتی ترمان بەرە یەک فرسەتی کە هەموو شتێک باش بووە هەموو شتێک بەدڵی تۆ بێ ئەڵێ چی ئەڵێ ئێوە شێتن نیشتان شێت کردو بێنە ئەوە کاکمە بێنە دکتۆرە گیان عوسمان بەگە لەگەڵە قسەکەی جەنابەت ڕێک تەواوە ئێمە شێتین دکتۆرە وەڵڵا وەبیللا وەتەڵڵا من شێت نەبووم شێتیان کردم وەڵڵا من پیر نەبووم پیریان کردم بەخوا بێعەقڵ نەبووم دکتۆرە جوانی تۆ بێعەقڵی کردم وەڵڵا وەبیللا ڕاستۆ ڕاوان پێ بڵم قیروسیا کورە من کەر نەبووم کەریان کردم ئەو تۆ باسی چیەکەیت؟
دکتۆرە گیان یەک فرسەتی کەمان بەرێ ئەها کاکەم ئیتر نییە شێت و شەیدای تۆ بووە بەخۆش کوور باشیش بووە دەرەجە یەکەم کاتوشتەکەشی چاک بۆتەوە ئەها دکتۆرە گیان تو یەک فرسەتی کە کەسی لێ نییە ماڵچۆڵ و هۆڵە هەر خۆم و کاکمین وەرە لێرە قسە ئەکەین هەموو شتێک بەدڵی تۆ بێ ماڵتانی چی بیرمەچێتەوە چیتان بەسەرهێنام ئێوە وەرن بۆ ماڵی ئێمە ئەڵێ ئێوە نەماڵی ئێمە ڕازیم دکتۆرێکیان ئەوە ئێمەین هەر زۆر زۆر مەمنونم دکتۆرێکیان چاوی ئێمەی بەسەر چاو ئێمەین بۆ ئەوێ باش دەی خوار لەگەڵ خواتان لەگەڵ خوا حافیز خوا حافیز خوار لەگەڵ بڵێ یەین ئۆ کاکە بڵێ یەین کاکە مهمەوەی ڕازی بوو تەواو ئێمە ئەچین هەر ئاوایی ناناچی کاکە با من خۆم گۆڕم و چێر ئاوەی هەستە شتێکی جوان لەبەرکردی منیش خۆم بگۆڕم ئەرە وەڵڵا دەباش خەی کاکەی گیان هەموو شتێ بەدڵی تۆ بێ پیاغەمبەرەکە پیاغەمبەرەکە مەقامشت نەڵێ تەواو نەما مەقامی تر گۆرانی خۆشی و شادیە دکتۆرە گیان دکتۆرە دەرد و دەرمان دکتۆرە پیاغەمبەرەکەی بۆ بکەم گۆڕ با بڕۆین